قسە و باسی زیاترەکەین لەسەر ئەم جەنگە وێرانکەرەی کە بەرەوکی ئۆکراین و ڕوسیای گرتووە و زۆرێک لە وڵاتانی جیهان هەم چاودێری دۆخەکەکەن هەمیش بوون بە دوو بەشەوە هەندێکی پشتیوانی دەکات هەندێکی بێدەنجی هەڵبژاردە و هەندێکیشی دژی ئەو جەنگە ماڵوێرانکەرەیە کە بەرەوکی ئۆکراینی گرتووە. ئێمە قسە و باس لەسەر کۆی ئەم پرسە و کۆی ئەم قەیران و جەنگاکەین بە میوانداری بەڕێز دکتۆر سوارە شاکەلی کە بەڕێزیان شارەزان لە کاروباری ڕوسیا بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوون. سپاس کاک بازدەدەم کاتێوەش باش. باشتر سپاس بۆ تۆ. ئەمێ بزانم بە گشتی ڕەوشەکە چۆن هەڵەسەنگێنن ئەم جەنگەی کە بەرەوکی ئۆکراینی گرتووە یاخود بەرەوکی ڕوسیای گرتووە کامیان ڕاستە؟ بەڕاستی پرسیارەکەی جەنابتانێکی کە لە پرسیارە هەرە گرنگەکان ڕاستە ئێستا رووسیا هێرشی کردوتە سەر ئۆکرانیا بەڵام ئەگەر ئێمە تەماشای چەند ڕووداوەکانی چەند مانگی ڕابردوو بکەین ئەگەین ئەو خناتەی کە رووسیا بەرگریەکە لە ئێستاە چونکە جەنگێک هاتوۆتە سەر سنوورەکانی و لە بیرمان نەچێت رووسیا یەکێکە خۆی بە سەردەستەی نەتەوە سلااویەکانی ناوچەکە ژمێرێت و لەگەڵ ئۆکرانیای سەرباری ئەوەی کە وەکو ناوچەیەکی استراتیژیە بۆ رووسیا وای ئەبینێت دەستبردنە بۆ جیهانی ڕووسی پەلکێشکردنی ئۆکرانیا بۆ نێو بۆ نێو ئەندامەتی یەکێتی ئەوروپا بۆ ناو هاوپەیمانەتی ناتۆ دەستبردنە بۆ نێو جیهانی ڕووسی کە ئێستا رووسیا زۆر بەچڕی لە 5 ساڵی ڕابردووە کاری لەسەرەکە و کۆمەڵێک کێشەی گەورەی هەیە رووسیا کە چەند مانگێکە لەسەریان پێداگریەکە بۆی چارەسەر بکرێن بۆ چارەسەری کێشەی ئەو دوو هەرێمە و ماوەی 6 ساڵە بۆ 8 ساڵە چێ بەردەوامی شەڕی تیاگوزارێت بە هەمان شێوە پشتگوێخستنی ڕووسەکان کە ئەکەونە باشووری ڕۆژهەڵاتی ئۆکرانیاوە بە درێژایی 10 پارێزگا لە ناوچە سنووریەکان دەست پێکا لە بیلاڕووسیاوە بە شێوەی نیومانگێک دەست پێکات هەتا گاتە ڤینێتسکە ئۆبڵەست پارێزگای ڤینێتسک ئەم 10 پارێزگایە پێویستیان بەوە بوو ئاوڕێکیان لێ بدرێتەوە کە بەداخەوە کیڤ لەژێر گوشاری ڕۆژئاوایە پشتگوێی خست بوون لە بڕیارە سیاسیەکانە لە خزمەتگوزاریەکانە و لە هەمان کاتدا دوو شەڕی زۆر گەورە بە بەردەوامیان هەبوو لەگەڵ دانیێتسکی کۆماری دانیێتسکە لەگەڵ کۆماری لوگانسکە کە ئێمە لە بیرمان نەچێت ئۆکرانیا خۆی دوو جار بەهۆی قەیرانەکانی ناوخۆی خۆیەوە لە ڕێکەوتنامەی مینسکی یەک لە ڕێکەوتنامەی مینسکی دووەم دانیان بەوەیە نابوو کە چاوەڕێ بکەن چارەسەرێکی گونجاو بۆ ئەم بارودۆخە بدۆزرێتەوە بەڵام بەردەوامی ئەم ڕەوشە هێرشەکانی ئۆکرانیا بە بەردەوامی بۆ سەر ئەم دوو هەرێمە بە تەواوەتی لاوازی کردبوون بەشێکی زۆری ناوچەکانیان لەدەست سەندرا بووە رووسیا پێویستی بەوە بوو گوشارێکی دیبلۆماسی دروستکە بۆ ئەوەی بتوانرێت پرسی ئەم دوو هەرێمە بوروژێنرێت بەڵام وەک ئەبینین تا دو سات بۆچی بۆی دروست نەکران بوشارە دیبلۆماسیە خاڵی یەکەم ئێمە بێ بزانین رووسیا لە پاش هەرەسێنانی یەکێتی سۆڤێت ساڵانێکی ویست تا دروست بێتەوە سەر لە نوێ ئەمە یەکێک بلۆ خاڵە هەرە گرنگانە کە رووسیا ناچار بوو دان بە کۆمەڵێک ڕێککەوتنامەیە بنێت بۆ ئەگەر ئێستا دووبارە بێتەوە دان بەسەر بەخۆی زۆرێک لە وڵاتانە نانات کە لی جیابوونەوە بەتایبەت وڵاتانی ئەوروپای ڕۆژهەڵات وەکەڵێن رووسیا پێویستی بەوە بوو ئەمانە نەکا بەڵام ئەو کاتە کە یەکێتی سۆڤێت هەڵوەشایەوە رووسیا لە بارودۆخێکا بوو ناچار بوو مل بدا بۆ جیاوازیانە بەڵام ئێمە لە بیرمان نەچێت رووسیا مێژووی رووسیا پەیوەستە بە ئۆکرانیا و پێویستە بە کیڤی پایتەختەوە بەڵام ئێمە خاڵی یەکەمە خاڵی دووەم دژایەتیکردنی کیڤ و دەسەڵاتگرتنە دەست لەلایەن تەوژمی ناسیۆنالیزمی دژە ڕووس لەناو ئۆکرانیایە مای قبولکردن نییە بەلای ئۆکرانیاوە بەلای رووسیاوە بەتایبەت یاساخکردنی زمانی ڕووسی ئەمە یەکێک بلەو کێشانە کە رووسیا بە جینۆساید دێزانێت و بەردەوامیش بووە داکۆکی لێکردن بەڵام ئەوروپاش و بەتایبەتیش ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نان ئەویست ئەو پێگەیە بە رووسیا بدرێت لە وەک ناوەندێکی بڕیاری گرنگ مامەڵەی لەگەڵا بکرێت کە بەداخەوە چەندین جار رووسیا پێداگریە کرد لە نەتەوە یەکگرتووەکان بەڵام نەیانتوانی ئەمە بگەێنە جیهانی دەرەوە چکە هێشتا جیهان لەوە تێ نەگەشتەوە رووسیای نوێ رووسایەکی جیاوازە لەو رووسایی کە پاش هەرەسێنانی یەکێتی سۆڤێت هاتە ئاراوە چاوەڕێکرا رووسایەک بێ هەڵوەشێتەوە زیاتر بچووکیش بێتەوە. رووسیا چەند مەرجێکی دانابوو بۆ ئەوەی کە نەگاتە ئەم دۆخەی ئێستا ئەم کوشتارە گەورەیە ڕوونەیە چەند مەرجێکی دانابوو یەکێ لەوانە زمانی ڕووسی ببێ بە زمانی دووهەم و چەکداماڵین و ئەوە بوو کە هێزی سەربازی دەسەڵات بگرێتە دەست ئەم مەرجانە ئەگەر لە ئێستاشدا جێبەجێ بکرێت ئەگەری هەیە
جەنگەکە ڕابگیرێت یاخود نەخێر تەواو کار لە کارترازا و دانوستان هیچ کارێک ناکات. من پێم وایە ئێستاش رووسیا هەر لایەنگەری گفتوگۆیە چکە رووسیا لە بیرتان نەچێت لە دوای ساڵی 2014ەوە رووسیا لە گەشەگرتنێکی خێرایە بە تایبەت ژێرخانی ئابووری رووسیا لە پێشکەوتنێکی یەکجار خێرایە کە تەنانەت وڵاتانی ئەوروپاش سەریان سوورما چونکە کاتێک کە ببوورە بۆیە چمە سەر پرسیارەکەی جەنابتان کاتێک کە ساڵی 2014 گەماروی ئابووری خرایە سەر رووسیا ناچار بوو بگەڕێتەوە بۆ هەموو ئەو پیشەسازیە هەڵۆشاوانەی سەردەمی سۆڤێت کەڵخۆزەکانی سەر لە نێو بنیات نایەوە. رووسیا ئێستا نایەوێت پێویستی بەم جەنگە نیە، ئەم جەنگە بەشێکە لە گوشارێکی دیبلۆماسی، بەڵام لە هەمان کاتدا جارێکی دیکە ئایندەی 8 ملیۆن بەڕەگەز رووسی ئۆکرانی ناخاتەوە ژێر دەستی کیف. بەڵام رووسیا ئێستاشی لەگەڵا بێت چەند ڕاستە لەوانەیە پێش ئەم هێرشانە چەند مەرجێکی هەبوو و ئەم مەرجانە ئەکرا هەڵوێستەی لەسەر بکرێت چکە رووسیا نیازی داگیرکردن نەبوو، پێویستی بەم شەڕە نەبوو، بەڵام کە ئێستاشە بووە رووسیا من پێم وایە بینم گرتنی کیوی پایتەخت بۆ دەرخستنی هێزە بۆ دەرخستنی گوشارە، بەڵام ئێمە لە بیرمان نەچێت ئێمە یەکێتی سۆڤێتیش ئەزمموی پۆڵەندای هەبوو کاتێک کە پۆڵەندا داگیر کرا نەیتوانی کۆنتترۆلی بکات چکە وڵاتێک کە زیاتر لە 40 ملیۆن دانیشتوانەکەیەتی بزوتنەوەی ناسیۆنالیزمی دژە رووس تایە باڵادەسە بە تایبەت لە ناوچەکانی ڕۆژئاوا کە ئاتویان بۆ رووسیا نییە ئاسان نییە کۆنتترۆل بکرێت. بۆیە رووسیا وای ئەبینم لە ئێستاە حتمما گۆڕانکاریەکان زۆر خێران، ینی هێشتا ناتوانرێت زۆر بە ئاسانی پێشبینی بکرێت، بەڵام ئەوەی من ئەیبینم لە ئێستاە داواکاریەکانی رووسیا هەڵۆشانەوەی حکوومەتەیە کە ئێستا لە ئۆکرانیا هەیە لە هەمان کاتدا هەرێمی هەنگاوی دوای ئەمە چی ینی ئۆکراینە بێ بە هەرێمی ئۆکراین لە دوای داگیرکردنەوەی و خستنەوەی سەر رووسیا یاخود چۆنی دەبێت دانی پیادەنێت وەکو وڵاتێکی سەربەخۆ کە سەرۆکێکی نوێ و دەستورێکی نوێ پرۆگرامێکی نوێ بۆ وڵاتە دابڕێژێتەوە. هەڵبەت ئۆکرانیا رووسیا نایەوێت سەروەری ئۆکرانیا پێشێلکە پێشی بەو مانا پێشێلکردنی کە لە ئەوروپا هەیە چونکە لای رووسەکان شێوازێکی ترەیە بۆعدێکی مێژووی قوڵ لە نێوان رووسیا و ئۆکرانیا هەیە. ئۆکرانیاگە بوو لە وڵاتانەی کە لە کاتی دروستبوونی یەکێتی سۆڤێتان نەبوو، بەڵام کاتێک هەڵوەشایە وڵاتێک دروست بوو بناوی ئۆکرانیا. ئەم وڵاتە بەشێکی زۆری زەویەکانی زەوی ڕووس بوون بە قۆناغ دراونەتە ئۆکرانیا لە ساڵی 1970 کاتێک لینین ناچار بوودان بە دانێتسکا بنێ ساڵی 1922 لینین ناچار بوو دیسانەوە دانێتسک بخاتە سەر ئۆکرانیا کە بەشێکی زۆری ئەو دپارێزگایە کە وەک ئێستا بۆ جەنابتان باسم کرد. رووسیا لە خاڵی یەکەمە ئێستای ئەوەی من ئەیبینم هەرێمی دانێتسک زنووە کاتەوە زیندوکردنەوەی ئەم هەرێمە ئەبێت ئەوە خاڵێکە یەکلا کراوەتەوە، بەڵام بەم سنوورەی ئێستانا پارێزگای دانێتسک بۆنە لەگەڵ لوگانسکە ئێستا 8,000 کیلومتری چوارگۆشیان لە بەردەسایە، بەڵکو ئەیگەڕێنێتەوە بۆ سەردەمی ساڵی 1970 کاتێک کە لینین بڕیاریدا ئۆتۆنۆمیەک بۆ دانێتسکدا مەزرێنێت ئەو کاتە 52,000 کیلومتری چوارگۆشە بوو، ینی بە زۆری بۆ پایتەختەکەی خارکۆڤ بوو، خارکۆڤ کە ئێستا شەڕی تیاکرێت. بۆیە من پێم وایە ئەو ناوچانەی کە زۆرینەی رووس دانیشتوانی رووس ڕبەرەگەز رووس زۆرینەین ئەوانە ئەمێنە ئەکەونە سەر ئەم هەرێمە یاکۆ چنە سەر رووسیا وەکو چۆن لە نیوچە دوورگەی کریما بینیمان. بەڵام بۆ ئۆکرانیا وەکو خۆی پێم وایە گوشارەکان لەسەر ئەوەن زیاتر بۆ هەڵۆشانەوەی حکوومەتی ئەم حکوومەتێک دروست کرێت وەکو چۆن ئێستا لە بیلاروسیا هەیە. بیلاروسیا سەر بە رووسیانیە بەڵام نزیکە لە رووسیاوە لەژێر هەژمونیانە و ئێمە بێوەش بزانین ناوچەکانی ڕۆژهڵاتی بەتایبەت ڕۆژهڵاتی ئۆکرانیا بەگشتی گەشتونەتە ئەو بڕوایی کە ئەو بەڵێنانەی کە لەلایەن ڕۆژئاواوە لە ڕووی ئابووری و گەشە سەندنی ئابووری و داهاتی تاکە و پیاندرا بوو ئەبینین ئەوە دەرنەچوو. بە پێچەوانەوە رووسیا ئێستا باشترینی ئەو دەوڵەتانەیە کە جیابوو پاش هەرسێنانی سۆڤێت ماوەتەوە لە ئێستایا و ئەم وڵاتانە پیان خۆشە بگەڕێنەوە سەر هەژمونی رووسیا بە دەرەجە یەکەم ئەمدا پارێزگایە. پێم وایە لە ئایندەیە زیاتر چەند ڕۆژی ئایندەیە هەرچۆنێک بێت ڕاستە کیف زۆر زەحمەتەوە حکوومەتی کیویش پەنای بۆ خاڵێکی زۆر لە ئاواز بردووە شەڕکردن لە ناو خەڵکی سڤیلە لە ناو شارە ئەمە یەکێکە لە خاڵە خراپەکان چکە هینی لێ ئەکەوێتەوە قوربانی لێ ئەکەوێتەوە خەڵکی مەدەنی ئەبنە قوربانی سوپای رووسیا بە هەمان شێوە تووشی شکستی ئەبێت تووشی قوربانیدانی زیاترە بێت، بەڵام لە کۆتاییە کیوی پایتەخت خەرەکەوێتە دەست رووسەکان و پێم وایە حکوومەتی ئایندەی ئۆکرانیا حکوومەتێکە بێت سەر بە رووسیا بێت یان لەژێر هەژمونی رووسیا بێ باشترە بڵین. زۆر باشە بەڕێز دکتۆر سوارە شاکەلی شارەزا لە کاروباری رووسیا سوپاس بۆ زانێرەکان سوپاس بۆ ئامادەبوون دەستەوە هەروژێت زۆر سوپاس.